بینەرانی خۆشەوی سڵاو هاتینەوە خزمەتتانە تا پێکەوە چەند لاپەڕەیەکی تری ئەلبومەکانی شار هەڵبینەوە دوێنێ دەخینەوە خزمەتی ئەمڕۆ چونکە ڕۆژانی دوێنێ پند و عیبرەتێکن بۆ نەوەکانی ئەمڕۆ میوانی ئەمجارەمان پیاوێکە کە دەمێکە لە بینەر و گیۆگرەکەی دوورکەوتۆتەوە زەمانە پێش ئێستا یەکێک بۆ لەو کوردانەی کە خزمەتێکی زۆری گۆرانی و ئاوازی لە ئێزگەی کوردی بەغا کردووە ئەو نەوەی قادراغای عەتارە کە لە سامونکەرانی سلێمانی خاوەنی کتێبخانەیەک بووە کە خەڵکی شار پیانەوت قەرائەتخانە لە ساڵی 1942 بەهۆی کاری وەزیفی باوکیەوە لە شارۆچکەی بیارە لەدایک بووە کوڕی جەلالی قاراغای عەتار و خاتوو ئایشە ئیسماعیلە ساڵی 1950 کارمەندێکی هونەر لە بەشی کۆرس و گۆرانی و مۆسیقا لە ئێزگەی کوردی ڕادیۆی بەغا دەستی بەکارکردن کردووە لەو کاتەوە بەهۆی ئێزگەوە دەبێتە هاوڕێی هونەرمەندان تاها بابان عومەر هەڵمەند شەماڵ ساحیب کەمال ڕەوف کامیل ژیر ئەحمەد دەنگەورە و نووری وەشتی ئامێرەکانی ساز و کۆنتەرباس و عود بە جوانی دەژەنێ چەندین ئاوازی بۆ گۆرانەکانی خۆی و مای دەنەسەت و ئەمەل خزێر و محەممەد العەرەبی و فواد ئەحمە و عەبدوڵڵا دڵسۆز و ژیان ئەحمە و گوڵبەهار و عەلی عەزیز و جەلال کۆچەر و بەشار زاخۆلی داناوە چەند گۆرانیشی تۆمار کردووە کە دیارترینیان ڕووناک تۆی ئاواتم خەڵکی حەسوود با بڵێن کیژۆڵەی کوردستان دەمەکەت بێنە و دەسەلابە میوانەکەمان لە ساڵی 1970 لەگەڵ خاتو مەیسون عەبدولواحید قادراغای عەتاری ئامۆزایە هاوسەرگیریان کردو بوونەتە خاوەنی دوو کەس بە ناوەکانی ئیڤان و ئەفین ساڵی 1989 خانەنشین بووە میوانی ئەمجارەمان مامۆستا جەمال جەلال قادراغای عەتارە و بە ناوی بەرنامەکەمانەوە بە خێراتنیشی گەرمە دەکەین مەمنون کاکە ئاسۆ بەخێر بێن بژیت پرسیار ئەوانە چۆن لەبەر کرد هەبووی ئەوەم لەبەر نەکردو ئەوە لە شوێنی کە نووسراوە ئێمە تەماشایەکە بڵێ مامۆستا گیان بەرنامەکە وایە کە ئەوەی کە قسەکە هیچ کەسێک لە خۆیەوە ناتوانێت قسەی لەسەر بکات لەبەرەوەی دۆکۆمنتە و هەمووی وێنەیە و وەکو هەموو جارە لە ڕکامی بەرنامەکانیشمان ناباسیەکەین وێنەش ڕازگۆترین دۆکۆمنتە لەسەر ئەم مێزە هەر کەسێ دێتە سەر ئەو کورسیە لە ڕێ ئەو وێنانەوە چیرۆکەکانی ژیانی بۆ ئێمە جێڕێتەوە سەرەتا پێم خۆشە ئەم وێنەیە بزانین کێ ئەمە وێنەی قاراغای عەتارە کەس خاوەنی یەکەم مەکتەبە بووە بۆ خوێن یاری هەچی بڵێن ڕەوشەمبیری لەو مەکتەبەیە بووە مامۆستا تۆ خۆت لەو کاتا کە ئەو دوکانی ئەتاریە کە دوایی بووەتە قەرائەتخانە بۆتە مەکتەبە خۆت بینیوتە بەڵێ چیتە تاوێ لە بیدایەتی وەزانین لە شۆ بوو لە سابونکەران نەبوو بەڵێ سەیدەی شەوکەت لە کوایە جادێ سەر شەقامی کا باڵێ لەوێ بوو دووسێ دوکان بوو و هەمووی فەرشوشت داخرا بوو خەڵقە هاتن جەریدەیانە خوێنەوە جەریدەکان لە بەغاوە هات تەبعەن جەریدەیانە خوێنەوە و سینیەکی هەبوو من مناڵم لە بیرمە هەرێکی پێنج فسیدانە و چایەکی خواردە و جەریدەیە خوێنەوە ئەڕۆشت تەمەوە جەریدانە پاش دوو ڕۆژەکەی شتە سلێمانی ئەجا چاخانەشی تیا بوو یعنی بەڕێ خۆی چاخانە بوو چاخانە مەکتەبە بوو بەس چاخانە بوو خۆی یعنی تۆ ئەچی جەریدەیەکە خوێنیتەوە لەوێ ئەی خوێنیتەوە چایەکە خۆیتەوە جەریدەکەی خوێنیتەوە پێنج فلزدانی لە ناو قاپەکە تەوان قاراغای عەتار هەوایەتیشی چی بووە تۆ حەفوشتیوە یعنی هەتا لە بازش هین لیان نووسەوە چووە بۆ هەند بست و حەفیاتی هێناوە لەوێ ئەوانشی پێشکەشدایەنە ڕادیۆیەکی هەبوو یان بەقە کەنتۆرێکی گەورەیە بوو هەتا وتویانە ئەمە کابرایکی شاردۆتەوە لە پشتەوە قسەیەکە جا من نەختی عەجوول بووم بە مناڕی چوم لە پشتەوە کردمەوە سەیرەکەم هەرمە ئەم دۆڵابز لە بەچینێکی پشوشی لەسەرەوی با بڵێن هەم شوێنی چا بووە چای تیا خوراوەتەوە هەم شتی کەشیتیا بوو دوکانی عەتاری و دو حەفیات بۆ فرۆشتنیان هەر بۆ عەرز بۆ زیاتر دوکانەکە دەخڵەکەی ئەوە بوو کە کتێب تیا فرۆشرێەوە جەریدەشی تیا ئەخێنێتەوە بەرامبەر بەوە شتێک پاریان داێنەوە ئەوەی کە من ئەمەوێ لەسەر قەرائەتخانەکە یان با بڵێن ئەو مەکتەبەی کە بووە ئەو کاتە ئەو ڕۆژنامانی کە ئاهاتن بریتی بوون لە چی لە بەغاوەکە ئاهاتن کاکە ئاسۆ ئەوەی بیرم بێت ئەو ڕۆژنامانەی کە دەرەچوو چی بوون وابزانام ژین بوو هاوکاری بوو هاوکاری ئەو کاتە پێشترا ینی لەوانەیە قەرائەتخانەکە پێشترا
يعني ئەو جەریدانەی کە دەرەچۆن لەو ئەو زمانە ژین هەبوو بەڵێ بێلەوە چە گەلاوێژ و ئەوانش چکە ئەو 930 بۆ چلونەوە ئەو کاتە ئەوانش هەبووە. خاوەنی چەند کوڕ بوو با بڵێن؟ قاراغا خۆی حەوژنیە ناوە حەوژنیە ناوە بەڵێ لەبەرەوە مام و پورم زۆر بووە بەڵێ ڕاستە لێ لەبەرەوە زۆری ئێسا من ئەوانی کە لەبیرە مامەکانم واحدی قاراغا بەڵێ وایە دوای بوش بە خەزوری بەڵێ واحدی قاراغا کەمالی قاراغا نەجاتی قاراغا باوکم جەلالی قاراغا برایچان هەبوو ناوی عونی بووە ئەو وابزانام ڕۆشتووە لەگەڵ جێیشی عوسمانی وەختی خۆی ئەسکەر بووە نەهاتۆتەوە ئەڵێن دەرکەوتۆتەوە ڕتبەیەکی گەورەی هەبووە باسیەکەن و تەمە خوشکوانەشی زۆر بووە. ئەسڵی بنەچەی ئەم بنە ماڵی قاراغا عتار بەڕای جەنابە لە کوێوە هاتوونەتە سلێمانی وەکو بزانی؟ وەکو بزانام لە ئەسڵەوە لە کوێوە هاتوون لە کۆیەوە بەڵێ لە کوێوە هاتوون لە ئەسڵەوە. ساڵی چەند وەفاتی کرد؟ وابزانام ساڵی لەم ئەخیرا لە هەفتاوی بە پێی وێنەکەش بێ ساڵی 1970 وەفاتی کردە. ئەم وێنەیە ئەوە وێنەی باوکمان خواافیکە جەلالی قاراغا. کاک جەمال باوکی ئیشی چی بوو؟ باوکم خۆی مۆزەب بوو لە ینی لە حکوومەت جا لەبەرەوە زوو نەقڵە بووین مەسەل دەمێ بۆ هەولێر و دەمێک بۆ بەغا و دەمێک نەقڵ بوو بۆ من خۆم لە بیارە لە دایک بووم نەقڵ بوو بۆ بیارە لە بەرەوەی باوک وەزیفەکەی لێ بوو بێ. ئەم والیدی چەند بوو کاک جەمال بۆکو بزانی؟ جەنابی باوکم 8 بوو 1970 ئەو کەی وەفاتی کرد؟ 79 ساڵ دوای باوکی ئەم چییە لەو کوڕانەی قاراغا کوڕی گەورە بوون؟ باوکی کوڕی گەورە. ئێستا لە کوڕەکانی تەمەنیان درێژ بێت چییە ماوە؟ کوڕەکانی قاراغا؟ بەڵێ مامەکانی جەنابێ کاگواحی واحدی قاراغا ماوە بەڵێ و کەمالی قاراغا ماوە و بەڵێ نەجاتی قاراغاش ماوە. کاک جەمال ئەی ئەم وێنەیە بێ زەحمەت ئەمە کێوچێن ئەمانە؟ ئەمەیان وێنەی باوکمە خواعافۆیکە ئەمەیان جەنابی باوک بەڵێ ئەویشیان دایکمە ئەمەیان دایکتە ئەمیشان ئیڤانی کچمە ئیڤان ئێستا گەورەیە ئێستا گەورەیە و با بڵێن خێزانی پیاوێک دایکی عایشە ئیسماعیل بەڵێ خەڵکی سلێمانیە بەڵێ بەڵێ واحدی قاراغا خاڵێتی ینی کچی خاڵی باوکە بووە ساڵی چەند باوکە ژنیە ناوە؟ وڵایەوە لە بیرم نایە دایکە بەڵێ زۆر بەداڵ بوو ئیترەوانە خۆ دەزانین خۆیان مناڵە کردەوە ینی ئەڵێ من 7 ساڵ بوو 4 ساڵ و 5 ساڵ و 7 ساڵ. لە مەکتەب چوویتە مەکتەب لە سلێمانی؟ لە سلێمانی مەکتەبی غازی مەکتەبی غازی لای سژنەکەەوە بوو وابزانام بەڵێ وەکو بیرم لەوێ با بڵێن تا 6 سەرەتایی لە سلێمانی خێر تا 4 ابتیدایی دوای چوینە هەولێر باوکم نەقڵ بوو لە هەولێریش لە مەکتەبی سانیەی پێڵێن لە تەیراوە لەوێ ئیتر پاژەوە لە متەوەستەوانە چوومە باوکم نەقڵ بوو بۆ بەغا ئیتر لەوێ مەکتەبم خوێن و مەکتەبم تەواو کرد بۆیە چوومە ئیزای کوردی چۆکە مامۆستا شەماڵمانە ناسی خاڵیشم هەر لە بەغا بوو ئەحمەد دەنگەورە کاک ئەحمەد دەنگەورە خاڵ پاش لەوێ مەکتەبی ئەم وێنەیە هی کاتی کەیە کاک؟ ئەمە ئەو کاتێکە لە بەغا یان هێشتا لە سلێمانی؟ نانا ئەمان لە هەولێر بوو لە هەولێر کاتێ شەوە ڕسمبل لە چۆ دەستکەوت ئەو ڕسمشمان دەستکەوتوە بەڵێ ئەمە ژوێنەیەکی ترە هەر پێم وابێهی ئەو ڕۆژەیە ئەمە شەر جەنابتی بەڵێ باش نییە؟ ئەمە لێرە هێشتا عمرم تقریبان 13-14 ساڵە بوو. حەزی لە چ دەرسێکە کرد مامۆستا جەمال لەو کاتانە کە تەلەبە بووی؟ چۆن لەم تەوەسوانە چ دەرسێک لە لای تۆ خۆش بوو؟ من هواەتم هەر مۆسیقا بوو هەر مۆسیقا یعنی سەرەتایی ئەوانەوە با بڵێن ئەوە تیا دەرکەوت بەڵێ ڕاضە و مۆسیقا بەڵێ باشە ئەجا ئەمە وێنەیەکی تر هەیە ئەم وێنەیە بەڕاستی وێنەیە کە جەنابتی ئەمە کوێ؟ ئەوە بەردەکی سەرای بەردێکی سەرای بەڵێ ئەمە ساڵی 58 پۆلیسی هاتوچۆی ئەو سەردەمەیە بەڵێ ئەمەش فیلکەکەیە
فلکەکەی بەڵێ وابزان پیانەوت نۆبەتی چیان پێوت نۆبەتیشیان پێ و ماخۆلانیان پێ و شورتی شارعیان پێوت بەس وەکو بزانم یان پێی خۆش بوو کە چوی ڕسمانەگرت وابزانام دوو پۆلیسە بوو یان چوار بوو بەنەوە هاتن بەڵام ئەوەندە سیارەی لێ نەبوو کاتە تاوەکو با بڵێن کارەکەی زۆر دژوار بێ بواری ئەوەی نەبێتەوە سەیری ڕسمێک بکەوە نیە ئێمە لێرە درود و سڵاو ئەنێریم بۆ هەموو ئەوانی کە لەوە بواری هاتوچوە خزمەتی هەرێمی کوردستانەکەن بەڕاستی ئەوانە خاوەنی ڕێز و تەقدیرێکی زۆرن لەبەرەوەی کە ئەرکەکان ئێجگار ئەشیشی قورسە ئەجا دێنە سەر ئەو سەردەما کە جەنابێ ئیتر چوویتە تا با بڵێن تەمەنە ئەو کاتە 15 ساڵ بووە کە چوویتە بواری ئیزاعە و ئەو جۆرەشتانە بەهۆی خاڵی ئەحمەد دەنگەورە و بەهۆی ڕەحمەتی مامۆستا شەماسایی بڕوانەوە ئەمە ئیتر سەرەتا ئەو کاتانەیە کە تۆ چوویتە ئەوەیان ئەوە لە تەلەڤزۆنی بەغا گۆرانیمەوە یانی ناو ستودیۆکەیە گۆرانی دەوت لە ستۆدیۆی تەلەڤیزۆن ئەو کاتە بەڵێ ئەجا وێنەیەکی تر هەیە ئەمەش هەر ئەو سەردەمانەیە ئەمە ئەو کاتە ئیزگەی کوردی بەشێک بوو لە ئیزگەی بەغا یان سربەخۆ نانە بەشێک بوو بەشێک بوو لە ئیزگەی بەغا ئیزگەی کوردی هەر ئیزگەی کوردی نەبوو بەشی کوردی تورکمانی تیا بوو سریانی تیا بوو کوردی تیا بوو لەبەرەوە گۆرانی بێژانەی کە هاتن گۆرانیان تۆمارە کرد وەکو علی مەردان و حەسەن جەزراوی و تایە تۆفیق و حەسەن زیرەک و ئەم مەجموعەکە هاتن منهەجیان بۆ دانان مەسەڵەن منهەج بڵێن هەفت مانگانە یەکی مانگ و دووی مانگ بۆ مامۆستا علی مەردانە سێی مانگ چواری مانگ بۆ تایە تۆفیقە اینجا بۆ جەلال کۆچەر اینجا بۆ فڵانە ئاوا بە تەسەلسل مانی مەجموعە منهەجیان بۆ تەلەڤزۆنی بەغا جارجار کە کرایەوە بەعزە گۆرانی چێمە ئەو حەلە لەو هێنا یعنی حەی ینی زیندووە تەجیل نەبوو تەجیل نیە یەکسەر بەسی مباشر لەبەرەوە غەڵەت بکرایەوانە هیچ خەڵقەکەی دی ئەیبینی بەڵێ ڕاستە هەندێک جار من مناڵ بووم لە تەلەڤیزۆنی بەغا ئەو کاتانە یان کەرکووک کە ئەمبینی بە تایبەتی کاتی تەجیلکردنەکەی هەندێک ئیشارەت هەبوو لە بینی گۆرانی بێژەکە و لە بینی دەرهێنەری بەرنامەکە زۆر جارێ مە هەستمان پێ کرد بۆ مناڵیە مەسەڵەن یەک کۆپ لە ماوە یا دوو کۆپ لە ماوە بە ئیشارەت قسەی لەگەڵاکردن کاکە ئەسۆ ئاوانە ئەو ڕسمە تۆ بادام هاتیتە سەرەوێ ئەوەیان تەلەڤزۆنی بەغا کە دامەزرا ئەمەیانە فەرمی بەڵێ تەلەڤزۆنی بەغا کە دامەزرا سەقفەکەی ینی بنمیچەکەی چینکۆ بوو لە کە بارانە باری جۆمان لە دنی بارانەکە بوو دڵۆ بەشیە کرد جاری وایە لەبەرەوە مۆسیقی بەوێ و بچۆ بەولاوە خەڵقەکەی دی ئەیبینی بەهۆی دڵۆپەکانەوە ئەمێنیا با بڵێن جەنابتی بەڵێ جەنابتی لەگەڵ ئەو تیپە و تیپی ئەوە ئێستۆدیۆی هەرەوەی ئەوە باشی ستودیۆی تەلەڤزۆنی بەغا بوو ئەو کاتە بەڵێ ژمارەکەی چەنە بوو نازانی وەکو چی ژمارە یەک بوو ستۆدیۆ ژمارە ئەو کوردیانەش لە تەنیشتەوە ئەوانە بوون کە با بڵێن کۆرس بوون ئەمانە بەڵێ ناوەکانیانە بیر نەما قسمێکی یەک مخرجیان هەبوو ئەنوەر البێر بەس ئەوە بوو بۆ عەربی و بۆ کوردی و بۆ هەمووی هەر ئەو بوو بەڵێ ئەنوەر البێر ئەوە کە پیاوێکی مەشهورە بەڕاستی لە سەردەمانەشە ئەجا جەنابتان تێکەڵاوی هەندێک کەس بوون بەڕاستی لەو سەردەما کە ئێوە لە ئیزگە بوون ئەوانەش با بڵێن ئەم وێنەیەکی ناوازەیە پێم خۆشە سەرەتا باسکی ئەم وێنەیە بکەین ئەوە مامۆستا قاردیلانە ئافریکا بڵێ گۆرانی ڕووناک دوای باسیەکەی بەڵێ فەرموو ئێستا ئەگەر بتوانی باسی ڕووناک گۆرانی ڕووناک تۆی ئاواتم من گۆرانی متبوو دەمەکە بێنە دەست لا بە تەبەن پێش مامۆستا شەماسایی بخوا ئەفریقا بەدەنی من تۆمار کرا و گۆرانێکی هینیش عومەر ڕەزا بۆ تۆیە دڵ بۆ تۆیە ئاوازی شەماسایی ئەوش بەدەنی عومەر ڕەزا تۆمار کرا لەو فترەیە ڕەزا عەلی هەبوو ئاوازدانەرێکی بەشۆر بوو بەس کووردە ئاوازی دانەوە بۆ فایزە ئەحمەد و بۆ سەباح و بۆ وەدیع سافی ئەگەر بکرێ کۆنتترۆل تەنیا دەنگی ئەو هینەمان باتێ ڕووناک توی ئاواتم ئەمەیان ڕووناک نییە ئەمە ئەمازانم ئەمە دانەیەکی ترە دانیشترە بڵێ ئەوە دوایی دێنە سەر ئەو مەزعش ئێستا ئەو گۆرانیە فەرمود ڕووناک توی ئاواتم کە گۆرانی جەنابتە کلماتەکانی چێ بوو عوسمان عوزێری خوازێری ئاوازی ڕەزا عەلی دابشکردنی موسیقیمەند قاردیلان بەڵێ ڕووناک تۆی ئاواتم ئاوا
قشكاتم تامردن تنياتوي لا برمي قشكاتم تامردن تنياتوي لا سليماني وهاتووە بەس بۆی دابشکردنی بکاو بەبێ پارە بێ بەڵێ خەڵکێک ئەبەو شێوەیە بەڕاستی کاری هونەریان کردووە لوتکەیەک و گەورەیەکی وەکو قادر دیلان لێ سلێمانیەوە بەبێ با بڵێن بەبێ ئەوەی هیچ منفعاتێکی مادی لە دواوە بێ دێ لە سلێمانیەوە لەسەر حسابی خۆی دێ ئەو دابشکردنا کات و ئەڕواتەوە و هێشتا ئەویش مەمنون بۆ لەبەرەوەی بەردێکی خسۆ سەربەر بۆ بێ پارە و بەبێ هیچ بەبێ پارە و بەبێ هیچ شتێک لەوێ هیچ پارێکیشی بنێ ئەوە بەڕاستی ئەوە گەورەی ئەو فترەیە کە ئێستاش ئێمە بەردەوام شانازیەکەین بە ئەو هونەرمەندانەوە هۆکارەکەی ئەوەیە ئەنجا ئەمە حەزەکەم ئەم دوو وێنەیە لابن لەبەرەوەی مامۆستا شەماسایب ئەگەر باسێکی مامۆستا شەماسایبمان بۆ بکەین مامۆستا شەماسایب یاری چەند باسی بکەم کەمە چکە بەڕاستی هونەرمەند بوو کابراایکی ئەکادیمی بوو ئێمە کە چووینە ئیزاعی کوردی عازف عودی تیا نەبووە دوو کەس هەبووە عازف عود لە کوردەکان مامۆستا شەماڵ و باکووری ئەوانە تەنیا عازف بوون یای من مناڵ بوو بەچوم سێرمەکردن ئەم بوو تۆبڕی ڕۆژێ لە ڕۆژان منیش عودەکە بگرم بەدەست بۆ کۆ مامۆستانە یعنی ئەسفێ بکەم یان شتێک ئەمانە ستایلێکی تر بوون طبعا بێژگە لە ستایلی ملی هەبوو حەسەن زیرەک خوا عەفوی کە هات تەسجیلاتی کرد بەس شەماڵ نەوەیشتر بوو شەماڵ گۆرانیەکانی هەچی عەرەب هەیە لە بەغا و لە لوبنان و ئەانە هەموو ئەیانوتەوە گۆرانەکانیان ینی ئەوەنە بڵاو بوو بۆ لە ناو دنیای با بڵێن عەرەبیشە نەسەد یونس هەبوو لوبنانی بوو گۆرانی بەردەبەردە ئەو توێتەوە شعرەکەی گۆڕیوە کردەتی بە عەرەبی ینی بۆ ئاوازە ئەوە نەبەر بڵاو بوو ئەم وێنەیە چیە مامۆستا ئەم وێنەیە ئەمە تەلەڤیزۆنی ستودیۆی تەلەڤیزۆنی بەغایە ئێمە کۆرس بووین بەڵێ ئەمانە چیە نەگەل یەکەمیان منم جەنابەتی بڵێ ئەمانە دووهەم فازڵ عەوادە گۆرانی ئەویان سەبع غازیە ئی لەم کۆرسە کچانەکەسانتیایە ئەمەل خزەیر دوای دواوە بڵێ ئەمە خزەیر بەڵێ گۆرانی بێژی عەرەب بەڵێ دوای ئەوە مەدی حەوەشدی مەمەسیلەیە بەڵێ ئەنجا ئەم گۆرانیە عەرەبی بوو یان کوردی بوو نەنە گۆرانی زۆر گۆرانی بوو ئێمە کۆرس بووین کۆرستان گۆرانی ئەگەر کوردی بووە عەرەبی بووە ئێمە کۆرس بووین بۆمانەوە ئیتر ئێوە وەزیفەکەتان ئەوە بوو بەڵێ معاشتان هەبوو لەو بەڵێ ئەو کاتە چەنە وەرگە کاک جەمال لێ ئەو کاتە هەفتەی مانی 4 دینار مانی 4 دینار بەڵام بەشیە کردی بەڵێ ڕاستەکەی خافیکاوە ئەم وێنەیەکی عومەر هەڵمەتە عومەر هەڵمەت ڕەفیقترین ڕەفیقی مامۆستا شەماسایب شەو ڕۆژ هەتا ئێمە حەسوودی بان پێ بەڵێ عومەر هەڵمەت زگرایەتێکم هەیە لەگەڵ یا مامۆستا شەماڵ کە چوومە ئیزاعە خاڵم بردمی گۆرانێکی دانابوو دەمەکە بێنە و دەستت ئەگەر لە بڵێ کاک عومەر هەڵمەت ئێستا لە ئەمریکا بڵێ ئیتسالم هەیە لەگەڵی زۆر باشی شەڕێ بڵێ وتی مامۆستا شەماڵ ئەو گۆرانی دەمەکە بێن و دەسلا بە عیبە یاری تۆڵی تۆخونە ئەم یانێشتا مناڵە و گەنجەوە ئەمرم حالە باش جەمال بیڵێ هی تۆ نییە بۆ تۆ نابێت دەمەکە بێنە وەڵا مامۆستا شەماڵ بە قسەی کرد ئەو گۆرانێ بەدەنگی منتەجی کرد بەڵێ جا منە مەوێ بەڕاستی زیاتر بچینە ناو دنیای ئیزاع و تەلەڤیزۆن و ئەوانەی بەغدا و ئەو خزمەتانی کە کردوێتی لەوێ بەڵام بە وچانێک وەربگرم و دێمەوە خزمەتی خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان کاک جەمال ئێمە هەر لە باسی مامۆستای هونەرمەند عومەر هەڵمەت بووین پێم وابێ ئەم وێنێش هەر ئەوە نییە بەڵێ ئەوە لە ستودیۆی ئیزاعی کوردی بڵێ ئەوە جەنابتی بەڵێ بەسەر سەریەوە وەستایی ئەمەشیان ئەو مێزە بوو لە تەنیش مێزەکەەوە دوگمەیەکیان کرده بوو وەکو دوگمەی کارەبا
ئەبم بزیە بوو لەکە قسەیەکرد یان گۆرانێکی پێشکەشەکە ئەی کوژانەوە قسەمانە کرد و باسی شتمانە کرد و تر شارشیان بۆ کرد هەڵیایەوەی کوبز بۆ کۆنتڕۆلەکە لای خۆی ئەوی زایی کوردی بوو وەڵە ڕاستەوە ئیتر بەڕاستی بە کۆمەڵێک دژواریە هاتووە تاوەکو گەیشتوێتەوە ئەم بەرگی قەوانە چییە کاک جەمال؟ ئەمە کۆمپانیایکی لە ئەرمینیاوە هاتن دووسێ گۆرانیان بۆ من تۆمار کرد بە لەسەر قەوانی بچووکی پیانەوت قەوانی 45 ئەم حەجبێ ئەم جۆرێ ئەمە قەوانێکە بۆ جەنابە کراوە بۆ گۆرانی ڕووناک گۆرانی ڕووناک ئەوان طبعا لە خارج کردووە لە ئەڵمانیا طبع کراوە بەڵێ ئاوازی ئستیوانات بابل ئەستوانات بە خۆی گرنگترینیان کامیان بوو مەشهورترین ئستیوانات لە بەغدا ئەو کاتە بۆ تۆمارکردن چەقمەقچی بوو ئەوانی کە مامۆستا عەلی مەردان بایڵەفۆن بەڵێ کرایەفۆن شتێکی وا بوو یانی هەبوو لەو زەمانە ئەمەش نمونەیەکی تری قەوانە هەر بۆ گۆرانی تر ئەوەیان گۆرانی نامە ئاوازی خۆمە بەڵێ ئاوازی خۆتە شعری کاکامیلی ژیرە لێرە و ڕێزماستا کامیلی ژیر بەڵێ ڕاستە فەرمی ئەمەش هەر با بڵێن ئەوان کردویانە بەڵێ هەر ئیستیوانات بابل کردویانە تۆ سەور کە لەو فتریا بابیلۆن ڕیکۆردەر ئێستا کۆمپانیای بابیلۆن هەیە دا ئەمە زەین لە ساڵێکا کراوە ئەمە لە هەفتە بیدایەتی هەفتاکان بدایەتی هەفتە نرخی قەوانێک ئەو کاتە کە من بم کردیا لە بازار چەند بوو 500 فلس ئەو مادە ڕەشەی کە قەوانەکەی لێک پێکاتوە چییە ئەو مادێ؟ ئەم مادەیە پلاستیکە بەس کۆنەکان پێش ئەمانە ئەمە دوای خۆی دوو مەرحەل دەرچوو مەرحەلی یەکەم قەوان هین بوو ئەشکا ینی قیر نەبوو قیر بوو جۆرێک لە قیر بوو بەڵێ وایە دوایی کە ئەو ئەشکا و مدەی فترەکەشی کەم بوو ینی لەبەر ئەم نەوع قەوانە دەرچوو ئەمە پێیانەوت 45 ئەو هەفتاوەشتیان پێوت گەورەکان بەردای ئەشکا ئەمەیان دروستر بۆی نەشیە ئیتر وردە ئەم شتە تەتەوری کردو دوای ئەمە کاسێت وشت دەرچوو دوای ئەمانە دەرچوو ئیتر کە جۆری نەکە لە قەوانەوە گۆڕا بۆ تەسجیل بوو بە کاسێت ئێستا بۆ بە سیدی و بووە بە میمۆری و میمۆری وایە چەندین هەزار گۆرانی ئەو کاتە بێزگە لە با بڵین لە گۆرانی ئەوانە پێم وا بێت تەمسیلی ئیزاعی ئەوانە شەبووە نەبوو ئەمە ژوێنەیەکی ئەو کاتەیە ئەمانە چیانە وێنەی مامۆستا عومەر هەڵبەتە ئەمە مامۆستا عومەر هەڵبەتە ئەمە مامۆستا شەماڵە حسێن قەراغی ممثلێکی ئیزاعی بوو لەگەڵ مەجموعەی ڕەفیق چالاکوانە ئەمەیان جەنابتی ئەوەش بنم بڵێ حسێن قەراغیش قەڵەوەکەیە دیارە ئەو ئاکتەرێکی کۆمیدی قسە خۆشیشە زۆر بەڵێ پێم وانییە مابێ ئەو نەخێر نەماوەخوافریکە درود بۆ جانی پاشی ئەویش ئەمەش بەڕاستی وێنەیەکی جوانە کاتی حەوانەوەی خۆتەوە و لەوە چی جۆ لە ڕادێش بگریت ڕادوی جاران گۆڤارێکی پڕکسی جوانی شە لە لاوی خۆتەوە داناوە و من ئەمەوێ تیشی خەینە سەر گۆرانیشی تر کە وەرەوەرەوە نییە بەڵێ ئەم گۆرانیە چیرۆشی ئەم گۆرانیە چییە و ئەگەر با بڵێن لە کۆنتترۆلیشەوە ئەگەر ئامادە بێ ئەو گۆرانیەش هەمانە باسێکی ئەو هینەمان بۆ بکەی ئەم گۆرانیە فلیمێکی عێراقی بوو عەرەبی بە ناوی زکرات وابزانام ینی بتوڵەکەی بڵێن پاڵوانەکەی سامی قەفتان بوو سامی قەفتان هونەرمان بەڵێ ئێمە لە فلیمەکە کوڕکچەکە ئەچن بۆ کوردستان بەڵێ یانی شار العەسەل و شتی وایە ئەم مەجموعەیە بێنن سەیان گۆرانیێڕن و هەڵپەرچێوانە لەو وەختا پیشانە ناوەکە کوردستان دای بخوای هەڵپەرچێ و خۆشی و سەوزایی و ئەو کاتەش ئەو جیاوازیە هەبووە ئەم هونەرمەندە چێە ئەمە دکتۆرە بەڵقیسە کە لەو فترەیە ناوی ژیان ئەحمەد بوو لەو کاتە ژیان عمری 4 ساڵە دەنی وەڵای دەنی ئەو ساکە باشتر بوو لە ئێستا ئەمەشان جەنابەتی زۆر کۆنە بەڵێ کۆنە ئەمە ساڵی چەنەیە وەکو بزانێ ساڵی 66 ساڵی 66 فلیمەکە عەرەبیە بەس ئەلوێ ئەو پەرێتە دەرێنن تابلۆیە بە کوردی بەڵێ ڕاستە تەواو هەڵپەرچێشتیشی تایە هەڵپەرچێشتیشی تایە
48 ساڵ لەمە پێش. بەڵێ بەڵێ. اینجا پێم وا بێ جەنابیشە با بڵێن تەمسیلی کردو لە هەر لەو کاتانە کە بداية حزم لا طبعا هنا ركض موسيقى تمثيل يعني هنر بەگشتی هنر بەگشتی ئەلێ را کۆمەڵەیەک هەبوو پیانە کۆمەڵی پاراستنی هین مۆسیقا و تەمسیل و شتیوە چون بەشدار بووم لەو مەجموعەیە لەو شوێنە من و تاها بابان. بەڵێ ئەمە کامیان لەم وێنانە کامیان جەنابەتی؟ ئەوەی ئەو لاوە داشت ئەمەیان بەڵێ دەوری با بڵێن ڕۆڵی ئافرەتە یان هەر نانە ئەمە کوڕێک بووە ناوی خالد بووە ئەی ئەمانی ترکیان خۆی ئەمە حقایەتەکەی چێ ئەمە هی یوسفە بێ نووسینی یوسفە بێ یعنی زمانی کۆن کە چۆن لە دەشتێک سەحرایەک هاتوون تاجر و ماجر شتیان بردەوە هێناوێنن لەوێ ئیسراحە دەکەن و ئەو باوکە ئەو تاجرانی ئەنوێنێ لە شوێنی کوڕەکەی و تاجرەکە نەئەڵێ بێ ئەی نوێنێ شەوێ تەماعەکە کابرا ئەم تاجرە بکوژێ بەس کە کابرا نووسووە صاحب ماڵەکە کوڕەکەی خۆی بڵین تاجرەکە کوڕەکەی خۆی هەڵەسێنێتەوە کوڕی ئەو کابراایڕێ ئەی بە من نابێت من میوانم نابێت تۆ بێ بچیتەوە کوڕم بچێتەوە شەری خۆی باوکی وازانێت تاجرەکە یەکێ کوڕەکەی خۆی کوژێت. مامەسا پێم وابێت تۆ پەیوەندیکی باشیشە لەگەڵ هونەرمەندانی نواندنا هەیە چونکە لە ناو ئەرشیفی بەڕێستا من ئەم نامیلکەیەم بینی ئەم نامیلکەیە با بڵین پێشەوای شانۆی هونەری نواندن لە عێراق حەقی شەبلیە پەیوەندیت هەبوو لەگەڵ یایان وەک هەروەکو ئارەزوویەک ئەو نامیلکەیەت کڕیوە؟ حەقی شەبلی عەمیدی مەعهەدی فنون جەمیلە بوو. بەڵێ وایە منیش تەلەبە بووم لای بەڵێ کە فرقەی میلی دروست کرا لە ساڵی 1964 بنیەکێک بووم لە ئەندامەکانی بووی بە ئەندامی ئەو ئەویش بوو بە مدیرعامی ئەو گرۆبە. هیچ شتێکەیە وای لە جەنابە کردبێ کە ئەم نامیلکەیە لە لای خۆ بپارێزی؟ بەڵێ حەقی شەبلی کوردی زۆر خۆشەویست بەڵێ ڕاست هەتا منیش ئەو شایەتی ئادەم وەختی خۆی هاتووە بۆ سلێمانی و فرقەی فاتمە ڕوژدی هێناوە لە سلێمانی تەمسیلیان کردو فرقەی مەسر فرقەی نازام ئێستا هیچ معلوماتێک نییە لەسەر هاتووە بۆ سلێمانی ئەڵێ دایمێ خۆی کە چووم ئەو خەڵقی کە هاتوون و ئەعجاب بە و لەگەڵەوە عەرەبی بووە زیاتری لە سلێمانی بووە. بەڵێ جا من ئەمەوێ ئەوە بڵێم خوا لە خۆش بوو و حاج تۆفیقی پیرەمێرد لە ژێر کاریگەری ئەو تیپانی کە حەقی شەبلی هێناونی بۆ سلێمانی هەندێک شانۆنامەی نووسیوە وەکو شەریف ئاغای هەمەوەن دوانسە سواری مەریوە هەندێک شتی نووسیوە حتا تایەتی کاڵێ ئێمە ئەم هونەرەمان زۆر باش نازانی ئیتر هەندێک جار فرقەی تەمسیلی حەقی ئینە تەمسیلی شەبلی و مبلی ئەهاتن شتیان بۆ ئێمە پێم سەیرەکە ئەم نامیلکەیە لە لای جەنابە هۆکەی چییە هێشتێتەوە؟ من لە دایرەی سینەما مەسرح بڵێم فەرقەی بیلی تعین بووم بە عازف حەق شەبلی بەجێ عەمما بوو. حەقی شەبلی طبیعەتێکی دایمی خوای لەگەڵمانە بوو خاستن من چونکە کوردم یانی تۆ مدیر عام بوو شتێکی بەسیطە بۆ بژێڕمەوە ئەمگو مامۆستا حەقێ مێ بچمەوە بۆ سلێمانی و پارەم پێ نییە دەستێکە بە قوڵای و منی و دینارم پێ و لەوە زیاتر دێ بەس هی جیرفانی خۆم و بە مەحاسیبەکە بڵێ بۆم بلێرێتەوە حەق شەبلی وابوو کوردی خۆشەویست ڕۆژیان دانیشتین باس کرایەوە وتی شتێک دەیەمێ هەدیەکە دیارەکە بیبەرەوە بۆ ڕەفیقەکان و بۆ کوردستان پیان بڵێ بزانە ئەم کتێبە چی تایە وتم مامۆستا چێ وتی من لە قاهرە بوو
حديقة الأزبكية يعني أزبكية باخي أزبكية شي هنرمندان ودبون وسران وأنا اللي يكوبنه شي ديوة أمير الشعراء أحمد شوقي كم نبوه بلا حق شبلي إلا مني برسي من أو حلا شرمكر يعني طبعا حق شبلي من الطرة لو بيوتو تو ابني أنت منين يعني خلقي شوي بتوتي والله من خلقي بصرام خلقي عراقم شوتي كرم منيش لا أصلا خلقي عراقم وبالذات كرد مو خلق سليماني أم كتابي يا بيوتي بيبرو بشاني يعني أو شتيت اللي لا أكل كان يرمتي مع البن عربي نسرا وحزكي بوب خلني أخذ خليته أمثالي را حق الشبلي وأحمد شوقي راسته ويروي للفنان حق الشبلي هذه الحادثة التالية: عندما كنت طالبا أدرس فنون المسرح في القاهرة وارتاد مسرح الأزبكية التقيت بالشاعر المصري الكبير أحمد شوقي، وبعد أن تم التعارف بيننا شد على يدي وقال لي بالحرف الواحد: أنا يا ابني عراقي مثلك ومن مدينة السليمانية في شمال العراق. أما براسي دوكومنتي شي جوانا كأميري شاعراني عرب كردة وخلشي سليمانية بلام لا قاهرة بوتا أميري شعراء عرب فعلا براسي وش دوكومنتي شي جوانا دسخوشي اللي كم كتا سايا شتتو أم فرقية يا مامسا بلي أما استوديوي چقمقچي باسي قوان معنا كرت استوديوي چقمقچي اتصالي عن كربة مع مستشفى شمالوا ومجموعية قراني بيجاكاني تر شي قراني أو حلا من لو فتريا قراني من نبور لو عني دو قراني سي قراني بتجي كدبو مع مستشفى شمال قراني كان يعني أي عن كريوة يعني ألم قواني عن بوكد بس قوانا قورا كان أما استوديوي چقمقچي ناوراست أوي قانونكي سالم حسين أوي كرئيس فرقين ناظم غزالية أما ما مسا شما صايبة أول شما صايبة بريا شما صايبة لا عمر هلمتي يجي لقل معنا لكورسة أبيني أقر إشارتي لي أبي أمانة بري عمر هلمته أوش يعني من مكورسة أمان جناب أوش بلم نازاني ما تقولاني خيلي لو فاتح أما هتشي قولاني كاني ما مستا شمال صايبة هي كرابة قوان ألا استوديو كرابة أمين إيش يا ما مستا أمش بردمي استوديوي إزجاي كردية ناوراست حما فرج مذيعبو خافي كواب كاك حما فرجي بابلين خطاط أديب مذيع شي زور باشيش بو دني شي خوش شي بيو ونيا او كاتب يجي لبغابو ام كرب كرتبنكيه من واستوى امناوي فؤاد جنيه ام كابرايك اوازيدانا بو شنيك غادة سالم أحمد ومحمد وحسين بشرى وعدوية مشهور بهالشيء عراق هي أقراني أنا وتو شو السربان وقتي خو أم أيوديا أوازي بدانا لنا أوازي بدانا كشيء جاي ودناوي خشي لم يعتوفيك شو السربان تقوهور بونازا بوقتي عبد الكريم قاسم قول لي بديك وفكر برقول لي براسي ودي عندي شيء زور خرابة بهيوام همو كسبيروي أو كاكا لو بونو أهانانا خوشكانيان بفي شك در نبرن أم هنا شيء غير مش خوا أفريقيا وابزام لم بينا أمري خوايك قل بحر من قل بحر من تناوزك مودانا بداخة وبراسي قل بحر هيك لواني ك بخشيكي زوري هنري هي لم ما وياكو شي دايك أماني شيء أنا غير تو حياة بردين ما تستجر أمانة شيء ما مسا أمانة عزفن أو كتان نقول عن بيش عربية أما إيشان وابزام أما أملاوة نسي شروان أما شان جنابتي بله خير شكا دانشنا كي تدانشني كي هاوريانية عندك شتيتيكي وأنا هوي چیە ئەم کۆنتەرباسا وێنەیە گرتووە؟ ئەم کۆنتەربازە عمری 104 ساڵە. 104 ساڵ. ئەم کۆنتەربازە لە ساڵی 1961 چوین بۆ گازینۆیەک پیانەوت ئەمباسی لە چۆ لە بەخا. ناوی بۆ گازینۆکە؟ ئەمباسی. گروپێکی ئیسپانی شخصێک ئەمەی بەدەستەوەیە ئەمە لە باتی بێز گیتار هەبوو جاران دەنی چی پیاڵن غەلیت قورس یعنی دەنی ئەمە لە باتی ئەو بێز گیتارە بەکارهێنرا
بەدەست شخصێکەوە بۆ ئیسپانی و ئەی بم 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 ئەی خولانەوە من لە خۆم حەزم لێ کرد ئالەتەکە شکلی جوان بوو وەڵامە حاولم کرد لێ بکڕم ڕەفیقەکەم هەبوو هەل لەگەڵ یانە ئیشیە کرد لێ پرسی وتی وەڵای ئەمە گرروپێکی ئیسپانی 15 ڕۆژی ترە ڕۆیدەوە ئەگەر ئەی کڕێ با مانە ئەمنیە بە چەند لەبیرم یا لەو فتەیە بە $1000 $1000 ئەمان گۆڕێەوە بە 180 دینار 180 دینار لە 6 شوێن قەرزم کردووە تا ئەو 180 کۆ کردەوە بەڵێ توانیم لێ بکڕم ئەوانیش ئەمەngە ئەمین بوون کە گرروپەکە ڕۆیشتەوە دیم لە زاویەکی لە ژوورەکە دانراوە دوایی چوون یانام سێرکە ئەم کۆنتەربازە ئەکرێتەوە سەیری ناوەکەیم کرد لە کونانەی کە دیارە کابراایەک دروستی کردووە لە ساڵی 1910 لە ئیسپانیا ڤالینسیا بەدەست دروستی کرد باشم کابرای بۆ بە منی فرۆشت وایە ڕاست وەنە شتێکی زۆر نایابە تا ئێستاش ماوە و اعتیزار لەماڵی خۆتان کەواتە تەمەنی چەنە تەمەنی 4 ساڵ 1910 دروست کراوە جا ئەمە لە بەغا هین هەبوو محەممەد فازل عواد ئەوەی کە عودی دروست دەکرد ئەو کابرای ئەمری خۆی کرد عودی دروست کردەوە بۆ فەریدە تڕەش و بۆ عەبدولوەهاب و بۆ ئەم کەلسوم باشترین دروستکردنی جۆری عود لای ئەو کابرایە بووە لە بەغا بردم بۆ لای وتی ئەمە حتا تەختەکەی پێڵێن لە ئەفریقیا هەیە یعنی جاوی لە ئەفریقی نازەم شادەیەکی یاومەتێ وتی ئەمە زۆر شتێکی نادرە ئێمەش تامامانە لەگەڵ بەڕێزێ بەڵام بە وچانێکی تریش وەربگیر خۆشەویستانم وچانێکی تر و دێنەوە خزمەتتان حەزەکەم باسێکی ئەم وێنەیە مامۆکەی ئەوە کوێیە و بۆ چوو ئەچن ئەمانە ئەگەر یارمەتیمان بێ بۆمان شیکاریکی ئەمە کوێیە ئەم وێنەیەش سکرایەتێک سەیری ئەمەیان جەناتی بەڵێ ئەم وێنەیە مەتاری موسەنایە لە بەغا باش سەفەرمانە کرد بۆ کوێت گرروپ بە سەمانە هەمویان سەفر ناکەن ینی ئەو کاکە شێرکۆی عودەکەی منی هەڵگرتووە بەڵێ عادلی عارف قابڕەشی پێڵێن بەڵێ کامیان برای کاک عومەر و کاک هەڵگرت بە ڕەحمەت مامۆستا هەڵگرت ئەویشمان لەگەڵا بوو ئیترەوە نازام لە دواوەیە ئەمانە کە سەفەرمانە کرد هاتن لەگەڵمانە بۆ ناو تیارە یعنی ئەوانەی کە بڵێن خواحافیزی بەس بۆی بچنە ناو تیارەکە شتێکیانەگەر بەدەستیانەوە هی ئەمە هیچ جانتای هەڵگرتوویەکە بۆی بڵێن ئەمانە سەفەرەکەن بۆی بڵێ بەس ئیترا هاتن بۆ خۆیان دانیشتن لە ناو تیارەکە تا کاتی تیارەکە ئاڕێ دوای کاپتنەکە هاتە دەرەوە کاکە ئەوەی سەفەر ناکا با بچێتە خوارەوە چکە هەرەکە دەکەین ناو تیارەکەش دانیشتن قسە و قوتەوانە ئیتر تا کابرا ئێمە پێمانەوتنەوە حەدە تیارەچیەکەوەدا خۆی کاپتنەکە هات بەعەرەبی يقول ما عنده سفر خلينا ننزل رجعنا ويك ئێستا شتێکی کە ئێستاوانی ئەم مجموعەیە وابزانام چوار پێنجێش هات سەفەر ناکە لەانە دوانسانێکەوە بۆ خەڵکە هاتوون بەس بۆی بچنە ناو تیارەکە ئەمەش بەڕاستی وێنەیەکی تر ئەویش هەر وێنەیەکی جوانە ئەمەش من پرۆگرامێکم هەبوو لە تەلەڤیزۆنی بەغا لە شەستەکان بەڵێ لە شەستەکانە بە ناوی ئاواز لە کوردستانەوە هەموو 15 ڕۆژێک تابلۆیەکمانە کرد و تەقدیممانە کرد هەتا زۆر لەو فترەیە جەریدۆمەریدە زۆر لەسەر ئێمە ئەیان گۆم گەنجە کوردانە شتی جوان بەڕاستی ئەم ڕسمە لە ناو ستودیۆکە گیراوە ئەمە شەریەکێکەوانە هەر زمانی خۆعافریکا حەق شەبلی آخر ئەو هێنی تەسیس کرد دای مەزران گرۆبی ملی بەغا و بەسرا و هەولێر هەمووی ئەو بووە یعنی کە دای مەزران مدیر عامی ئەو دایرەیە بوو ئەو لەسەر مەسرح باشە کاک جەمال ئەی ئەم بەڕێزش هونەرمەندە ئەمە ئامۆساکە مەیسوخانە بەڵێ ژنێکی میوان نەواز و دەم بە پێکە نین و ئێمە بەڕاستی چیرۆکی ئەم با بڵێن ژنهێنانە ئەگەر بۆ مام بجێڕیتەوە
ئێوە خۆشەویستی هەبوو لە بینتانە یان وڵی زایچی بەڵێ. يعني هەموو شتێ بە ئاشکرا بانگی محەممەد باشرا خۆشە بەڵێ باشکرا طبعا من لە بەغابم خۆ دەزانی وەسەتی ناو هوەر وانە نەوەیشتر بێ مە خەڵقی سلێمانین عادات و تەقالید و بازشتی خۆمانەیە بۆی توش نەبم هەتا خەری بوو توش بم لەگەڵ ئافرەتێک خۆ دەزانی لێرە کەمالی توشبی بۆ زەواج لێرات وە سلێوانی طبعا حیان بردم قز بوو کەس کاوت چۆنە بێشتیوە من داوای کچی مامە داوام کرد داوای ئامۆزاکەی خۆتێک بەڵێ طبعا ناوی مەیسوود مەیسوودخان بەڵێ دایک و باوکم ناردەوە بۆ چۆ بۆ سلێمانی ئێمە لە بەغاوین هاتنەوە وتیان تەواو بەس گۆڕیمانەوە بەچی گۆڕێ وتی خوشکەکەی برنجێک لێ نەپیا خوشکەکان کە لە برنجێکی باش لێ نێو چێژ باشە ئیتر خۆ دەزای داکەوە کردم بە شەڕ و بە زوانە بخواتم بەبێ بگەڕێنەوە بۆ سلێمانی بیگۆڕنەوە من ئەوەی خۆم بوێ زکرایاتی سەیرە پیر و خەڕۆ بن ئینشەڵا بەیەکەوە هەرچەنە لە یەکێک لە میوانە بە ڕێزەکان ئامۆژگاری کردم وتی باسیەوەمە کە بڵێ خەڕۆ بەس هەر بڵێ پیر بن بەیەکەوە بەڵام عادەت وایە ساڵی چەند مەیسوودخانت هێنا کاک هەفتاوێک ساڵی 1970 لە سلێمانی تر ئەو ئاهاتە بەغا بۆ لای ئێوە بڵێ ئەو کوێی تەواو کردووە ئەو متاوسەی تەواو کرد بەس متاوسێ تەواو کردووە زەی چی کاکە ئەسۆ فترەی ئێمە ئێستا لەم زۆفا تۆ ئەبێ ژن و پیا ئیش بکردوەنە بەڕاستی یانی لەو فترای یەک کەس مەعاش وەرگێ زۆر بە خۆشی و زۆر بە باشیش بە جوانیش دەبڕوا بکە هەموو ساڵێک ئێمە چوون بۆ دەرەوە وڵاتیش بەو ینی بەو مەعاشەی کە یەک کەس وەریەک ژیانەکە زۆر بەساتەتی تیا بوو ینی بەڵێ اینجا هەندێک شتەیە لە ژیانی جەناب تا بەشێکی ترە لە ژیانی تۆ ئەویش گەڕانە وەکو باسیەوەمان کرد کە جەنابێت لەگەڵ ئەو بەڕێزانی کە سواری تارە بوون و میوانەکانی کە نەهاتوون ئەوان چوونەتە خوارەوە گەڕان بۆ تۆ چیە گەیەنێ کاک ئەمە کە فەرقەی میلی دامەزرا فەرقەی میلی دەستی کرد بە سەفەر 56 دەوڵەت ئەم گرۆ بەڕۆشت 56 دەوڵەت طبعا من مابوومەوە طبعا بداية حقشبلی بوو دوای شخصێکیان هێنا جوزێف خۆری مدرب مصممێکی لوبنانی بوو دوای شخصێکی تریان هێنا قەمەرخانم لە رووسیاوە و دوای شخصێکیان هێنا ڕەشیدیان ئەمانە هەموو سەرپەرشتی ئەو فەرقانە من ئیشی من فقط تابلۆی کوردی لەناو ئەو فەرق و هەبوو تابلۆی ئەرمەنیە کرد هەبوو اینجا من لەو وڵاتانە لە هەموو وڵاتەیان هەڵپەرچێکی کوردیەیان تابلۆیەکی کوردیە پێشەشکراوە ئەم ڕسمە لە نیویۆرکە ئەو عمارەیە بەرزە ئەوەیە کە تیارەکە خۆی لێە ناوی چیە ئەمەی با بڵێن بنکەی بازرگانی بنکەی بازرگانی جیهان کە تیارەکە چووە ناوی ئەوە ئەو بینایە بڵێ ئەوە 105 قاتە و 12 قات لە سوورترە دوایەوە هەرا گەورەی لەسەر دروست بەڕاستی بەڵێ ئەوە لە نیویۆرک ئەمە شوێنێکی کەی ئەو سەردەمانەیە کە ئێوە با بڵێن سەفەرتان کردووە ئەمە هەموو ساڵێک ئەچوین بۆ ئیتالیا مەهرەجانی ئەگریژین تۆی پێڕن ئەگریژین تۆ وڵاتێکە لەو دەڕۆژە سیارە پیان ناڕوە بڵێ چۆن بڵێن ئێمە جادەی وەرزدیوانە سیارەی پیان ناڕوە لە جەژنان و لە بۆنەکانە لەو وڵاتە لە هیچ لە سیارە ناڕوە لە ئیتالیا جنوبی ئیتالیا ئەمە لە مانی دووە هەموو ساڵێک تۆ ئەتوانی بە کراسێکی قۆڵکورتەوە بەس خۆی ئەم وڵاتە ئەسڵەن جەماعەتی مافیا لەوێن بەس مافیاوە نییە خەڵقە کوژن نە مافیا ینی وەکو خێزانێکن محافظە یەکتریەکەن دووکان هی خزبیانە ئەوە هی خزبیانەکە زات بڵێ ئەمە اینجا ئیتالیایە مەهرەجانی ئەگریژین تۆ لە ئیتالیا بڵێ کاک جەمال ئەمێنەیە حەزەکەم باسی ئەمێنێشم بۆ کە ئەمێنە ژوێنێکی جوانە ئەمێدەیە لە عیمارات من خۆم لە زەیو نەبووم لە بەغا فترەیەک ئەم کچە ئیڤانی کچمە کە ئێستا گەورە بووە ئەو شانێ بەڵێ ئەی ئەمە هەر ئیڤانەوە نییە بەڵێ من شەر ئیڤان ئێستا تۆ دوو کچە ئیڤان و ئەڤین بڵێ خۆی ئیڤان ناوی نازە ناوی نازە بڵێ لە جنسیەکەیە ناوی نازە بەس ئێمە فێری بووین ئەڕێن ئیڤان لەبەرەوە من جاری وایە لە بیرم چۆتەوە چوون بۆ جامیعە لە هین بۆ زانکەوت و مەتخوا ئیڤان مێوتە ئیڤانمان ڕاستەوە بیرەبەری نازەکە ئەمە نازە تیسان
ئەمە هاوار و ئەڤینە ئەمە کچە بچکۆلەکە ئەمە کچە بشۆکەکە بە هاوار و ئەڤین لێرە لە سلەیمانی مامۆستا ئینگلیزیە مامۆستای ئینگلیزیە با بڵین زاواتانە بڵێ ئەڤین مامۆستا ئینگلیزیە ئەڤین بڵێ هاوار کاسبکارە یعنی معمل وشتی وای هەیە ڕێزمانەیە لێرەوە بۆی ئەمەش کچە ئەمەش نازە ئەمە نازە ئیڤارنی ئەوەش زاوامە ئەمان ئەمیش مامۆستا ئینگلیزیە ئێمە کە چووینە بەغا ژنم هێنابوو لە بینایەکا بووین هەمووی ئەجنەبی بوون لەبەرەوە خێزانەکەم هاتبوو لە سلەیمانیەوە لە باتی عەربی فێر بێ ئینگلیزی فێر بوو لەبەرەوە بە ئینگلیزی قسەیە کرد کچەکانیش فێر بوون دوایش چوونە جامعە هەر لۆغاتیان کرد ئەتر لێرەیە با بڵێن ئەم لێرە تۆوەکو باپیرەیەک دەرەکەوی هەمیشە لە وێنەکانی ترا وا دەرکەوتوی کە جلی کوردی جوان و لەگەڵ هۆنەرمەندە کچەکانە گۆرانی بڵێ ئەوانە بەڵامەتر ئەلێرا ئەبی بە باپیر بووم بە باپیر ئەمدوانەیانی یارە و مینە کچی ئەڤینن ئەم دوانیان بەڵێ ئەڤین خانن ئەو لاشی ئیڤانشینەوە ئەوش باپیرە جەمالیانە باپیرە جەمالە ئەمانە ئەوە بینی ئەو پێکەنی ئەم منگە شەیتانە چم بۆ ماڵێ ئەو یاری ناوە ئەڵێ ئەگەر بچم بۆ ماڵیان ئەڵێ بابە هاوار کاکە هاتۆ هیچی بەدەستەوە نییە ینی هەمیشە شتێوێ بەداری هزار طبعا وایە اینجا من ماوەی بەرنامەکە کەمی ماوە بەڵام پێم خۆشە هەندێک وێنە هەیە لەگەڵ هونەرمەندانی عرب گرتوتن هەندێک تریش لەگەڵ کوردەکانم پێم خۆشە بینەرانیش ئەو وێنانە ببینن ئەمە گۆرانی بێش سەباحی لوبنانی طبعا وابزانام ئەوەشیان مێردی سیانڵەتی ئەمەیان بەڵێ زۆر پێوەیە بەڵێ ئەمەیان مێردی سیانزە هەمینی هونەرمەند سەباحە ئەمەش هەر وێنەیەکی کەیە لەگەڵ عەبدولمونعیم براهیم بەڵێ ئەمەش وێنەیەکی ترە لە وێنانە ئەمەیان جەنابتی هیچ ئەویان منە ئەمەیان ئەوەشیان هەر بەسیدێکی مەسری بۆ ناوی ڕاستە ئەوە نوری ڕاوی ئەوە بزانم نەحات بوو لەگەڵمان کاتە عێراقی ئەوەیە اینجا وێنەی بەڵێ ئەمە محەممەد ڕەزای بەڵێ ئەمە ژوێنەیەکی کەیە پێم وابێ ئەمە محەممەد عەبدولموتەلیب پێش یعنی جەماعەتی محەممەد عەبدولوهابەوانن یان گۆرانی بێژێکی مەشهوری مەسریە زۆر مەشهورە وێنەیەکی کە هەیە هەر بەجلی کوردیەوە ئەم هونەرمەندە کوردە چێە وەڵاوە کورد نییە ئەمە الخطەیرە گۆرانی بێژی عەرەبە فێری گۆرانەیەکم کردو بە کوردی بۆی لەگەڵمان لە ئەو بەرنامەی کە پێشکەشمانە کرد لە تەلەڤیزۆنی بەغا جا بەجلی کوردیەوە کەس لێ زانی کە بەس ئێستا مەشهورە گۆرانی بێژ شارەبە اینجا هەندێک وێنەی تر هەیە حەزەکەم وڵا ئەوانش ببین لێ ئەمە ژوێنەیەکی ترە ئەمەیان سەلاح سەعدە نییە ئەمە گروپی فرقی میلیەکە کە لە قاهێرە بووین ئیتر لەگەڵ ئەو ممەسیلا ڕسممان باشە کاک ئەمەش هەر وێنەیەکی تری ئەمە لەگەڵ ژیان ئەحمەد وابزانام ئەمە لە نادی مۆزەفین ئیسلێمانیە لە شەستەکاندا بڵێ وێنی تر زۆرن بەڕاستی پێم خۆشە ئەو وێنانە ئەمە شتێکیشی ترە لە وێنانە ئەمانەشێن ئەمە ڕەزایە ئەمە بۆ تۆیە دڵ بۆ تۆیە هاتم گۆرانیە بوو زۆر بەناوبانگ بوون ناوەڕاست لەتیف حەمدی خەتات مامۆستا لەتیف ئاوازی شیدانە و ئاوازی بۆ من داناوە بەس خۆی ئەسفوشتی نەکرد هەروە جەنابتی بەڵێ ئەو تەنیا ئاوازدانەر شعریشی جەنابتان زۆر ئاوازتان داناوە بۆ خەڵک ئاوازی بۆ داناون گۆرانیتان وتووە خۆتان مۆسیزیانن ساز و کۆنتەرباس و عودیش ئەژەنی ئێستا تەمەنی جەنابە 72 ساڵە ئەمە چێ پێوتی 1942 لەدایک بووی کەواتە جەنابە ئێستا 72 ساڵی و 72 تریشە بۆ خوازم لە گەورە بەڵام بە تەمەنی ساخ ئەتوانین ئێستا ئێمە لەم بەرنامەیە دوای ئەوەی کە چەندین ساڵە تۆ لەم مەجالەشا دوورکەوتیتەوە گۆرانەکانی مێژوویکی کۆنیان هەیە دەمێکەیە گۆران ئەتوانی ئێستا هیچێک لەو گۆرانیانی خۆت لەسەر ئەمێزە بۆ بینەران بڵێ هەر کۆپلەیەک مەسەن لەسەر ڕووناک تۆی ئاواتن مەسەن
ئەوەڵ گۆرانی کە تۆمارم کردووە ئاوازی ئەحمەد دەنگەرە بووە هی خاڵت خاڵم طبعا ئەمە شقایەتێکی لەسەر وەختی خۆی خۆ دەزانی خەڵق سلێمانی خۆشەوێ وایە گۆرانیەک چۆن مسرەکانە لە مصر دنیا ئێمەش ئەڵین سلێمانی دنیا خاڵم گۆرانی دانابوو با بڵێن خەڵقی حەسوود با بڵێن شاری خۆمە و ئەمەوێ نازدارە خۆش بێ دوایی کە چوین مێژووی ئەو گۆرانی ساڵی چەندە 50 کە چوینە ئیزگا ڕەفیق چالاک خافێکە بەتی بابە تووشی هیرمانەکەن شاری خۆمە بڵێ یاری خۆمە ڕاستە بڵێن خەڵقی حەسوود بڵێن یاری خۆمە و ئەماوێ نازدارە خۆشم ئەوێ بڵێن ئیترەوە دەست خۆشی لەکەی تەبقاتی سەوتوانە نەماوە جاران بەبەرزی گۆرانی بۆت ڕاستە ئەمەش نمونەیەکی تری با بڵێن دیکۆری تەلەڤیزۆنیە ئەم وێنێ ژوێنێکی جوانە لەواچێ ئەمە لە بولغاریا کە چوین ئەوە لەوێ تەبز جلی کوردیم لە بەرایە پاش ئەوەی کە پرۆگرامەکە تەواو بوو هاتن داوای ئیمزا شتیان لێ کردین ئێمە بەڕاستی ماندوومان کردی دەستخۆشی لەکەین و سپاس کە کاتێکی خۆتێ بە ئێمە بەخشی وێنەکان زۆرن بەڵام توانای ئەوە هەبوو کە تەنیا ئەو با بڵین وێنانە بڵاو بکرێتەوانێ پێم خۆشە ئەمە بکەین بە دواوێنی جەنابی لەم بەرنمەیە ئەم وێنەیە لە کەنەدا وڵاتێک پێڵێن تۆرینتۆ ئەمە شەلالاتی نیگارایە نیاگارە لەو بەرەوە ئەمریکایە لەوێش چوین طبعا ئەمە کە چوینە ئەو وڵاتی تۆرینتۆیە زانیان گرۆبێک هاتووە لە عێراقەوە سیرەکەمیان بۆ ئوتێل ساڵەکە شتی کوردیتان هێناوە لەگەڵ خۆتانە سەفیر هاروتی چیتان پێ کوردی وت یەک دنیا تابلۆی کوردیمان پێ شەوی کە لەو شەوەی کە عرض کرا نیوەی ئەو کەنەدایە جلی کوردیان لە بەرابوو ئەو وڵاتە شوێنە بچووکە سێر باش ئەمانە لە چوک تۆمەس کوردن ئەوەی ژلیشی ناوە کەنەدی هەر جلی کوردی ئێمە سپاسە دەکەین پێشەوەشی بەرنمەکە با بڵێن بەجێبیاڵی لەگەڵ بەڕێستاوێنەیە گەگرین بۆ ئەوەی لە داهاتوە بێ بە وێنەکانی دوێنێ سپاسە دەکەین جاریشکە ئەم وێنێژەکەین بە دوایێنەی بەرنمەکەمان بە هیواین ئەمیش ئەندامێکی بەسوود بێ بۆ کۆمەلگاکەی ئێمە هیچمان نەماوە غیری ئەوەی کە جاریشکە سپاسە بکەین زۆر سپاسدانە